سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی گوێنی کۆمەڵە باگەشتیۆڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە 16 مانگی ڕازبەر لە خزمەتەنە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هێنانە خوارەوەی ئاڵای کۆماری ئیسلامی لە شاری سنە، ڕاگەیاندنی ئەنجومەنی سەنفی معلیمانی کوردستان سەبارەت بە چارەنووسی ئارمیتا گەراوەند، قەدەغەی چالاکی بۆ ڕەزا نەزەری کاکوەندی لە شاری هەرسین، سەپاندنی سزای 1 ساڵ زیندان بەسەر نووسەرێک لە شاری سەقز، ڕاگەیاندنی حیزبی مارکسیست لەنینیستی تورکیا بۆ پشتیوانی لە ڕۆژاوە، جاراویبوونی چەندین قوتابی لە مەدرسەیەک لە شاری تاران، کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواست لە ئۆتریش بۆ پشتیوانی لە بەندکراوانی ئێکپاتان و دوایین زانیاریەکان لەسەر شەڕی حەماس و ئیسرائیل. درێژەی هەواڵەکان. هێنانە خوارەوەی ئاڵای کۆماری ئیسلامی لە شاری سنە. بەپێی هەواڵی گەشتوو، کۆمەڵێک لە لاوانی شۆڕشکێڕی سنە لە چالاکیەکدا ئاڵای کۆماری ئیسلامیان هێناوەتە خوارەوە و فڕیانداوەتە نێو سەتڵی زبڵەوە. بەپێی زانیاریەکان لاوانی شۆڕشکێڕی سنە ئەو چالاکییان بۆ پشتیوانی لە ئارمیتا ئەنجامداوە و ڕایانگەیاندووە کە ناوی بە زمان بێنە و بڵێ ئارمیتا گەراوەند. شانی باسە کە لە ڕۆژانی ڕابردوودا ئازادی خوازان دیواری شارەکانیان بە درشمی دژە حکوومەت نەخشاند و سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامیان شەرمەزار کرد. ڕاگەیاندنی ئەنجومەنی سنفی معلیمانی کوردستان سەبارەت بە چارەنووسی ئارمیتا گەراوەند. ماوەی نزیک بە 1 هەفتەیەکە کچە قوتابیەکی کوردی یەکێک لە هونەرستانەکانی تاران بە ناوی ئارمیتا گەراوەندی تەمەن 16 ساڵ بەهۆی لێدانی بە ئەنقەز لەلایەن مەئمورانی ڕژیمەوە لە مێترۆی تاران بە بیانووی ڕەچاونەکردنی حیجابی زۆرەملێ لە نەخۆشخانەی فەجری تاران لە کۆمەدایە. ڕژیمی کۆماری ئیسلامی لە ترسی ڕاپەڕینی گەلانی ئێران گوشاری بۆ دایک و بابی ئارمیتا هێناوە و شەهێن ئەحمەدی دایکی ئارمیتای دەست بەسەر کردووە. هەروەها هەڕەشەی لە مامۆستایان و قوتابیانی قوتابخانەی ئارمیتا کردووە کە سەبارەت بە ناوبراو هیچ زانیاریەک نەدرکێنن دەنا چارەنووسی ئارمیتا چاوەڕێیان دەکات. ئەنجومەنی سنفی معلیمانی کوردستان وێڕای دەربڕینی هاوخەمی و نیگەرانی خۆی سەبارەت بە دۆخی تەندروستی ئارمیتا داوا لە معلیمان و قوتابیانی ئازادی خوازی ئێران و لە ماڵەکانیان دەکات تا لە هەمبەر کردەوە قێزەونەکانی ڕژیم بێدەنگ نەبن و دەنگی ناڕزایەتی خۆیان بە شێوەی جۆراوجۆر بەرز بکەنەوە. لە کۆتایی ئەو بەیاننامێدا هاتووە ئەمڕۆ ئارمیتا لە کۆمادایە سبەینێن نۆرەی ئارمیتا و ژیناکانی دیکە دەبێت، بۆیە بۆ ڕێگریکردن لا دووپاتبوونەوەی ئەو جنایەتە ئەبێ یەکگرتوانە لەسەر شەقامەکان هەڵوێست بگرین. قەدەغەی چالاکی بۆ ڕەزا نەزەری کاکۆوەندی لە شاری هەرسین. ڕەزا نەزەری کاکوەندی هونەرمەندی خەڵکی شاری هەرسین و دەرهێنەر، ئەکتەر و ئامادەکاری شانۆ کە ماوەیەک لەمەوبەر لەلایەن هێزانمیەکانەوە دەست بەسەر و دواتر بە دانانی بارمتە ئازاد کرابوو، چالاکی هونەری لێ قەدەغ کراوە. بەپێی راپۆرتەکان ڕەزا نەزەری کاکوەندی ڕۆژی پێنجشەممە 30 خەرمانانی 1402 لە شاری کەرەج لەلایەن هێزانمیەکانەوە دەست بەسەر و ڕۆژی 8 ڕەزبەر بە دانانی بارمتەی 2 ملیارد تمەن و بە شێوەی کاتی لە زیندانی تارانی گەورە ئازاد کرا. ناوبراو ڕۆژی 13 ڕەزبەری 1402 لەلایەن وەزارەتی ئێرشادی حکوومەتی ئێرانەوە چالاکی هونەری لێ قەدەغە کرا و بەهۆی نەخۆشی دڵەوە ئێستا لە بارودۆخێکی خراپی جەستەیی و ڕۆحیدایە. سەپاندنی سزای 1 ساڵ زیندان بەسەر نووسەرێک لە شاری سەقز. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، فیروز عەبدوڵڵاهی تەمەن 54 ساڵ نووسەری کتێبی منداڵان و خەڵکی شاری سەقز لەلایەن لەقیەکی دادگای شۆڕشی ئەو شارە بە تۆمەتەکانی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نارەکانی ڕژیم و چالاکی تەبلیغی دژی نظام سزای 1 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. ڕۆژی شەممە 17 پوشپەڕی ئەمساڵ هێزەکانی ئیدارەی ئیتلاعات هەڵیان کوتایە سەر ماڵی فیروز عەبدوڵڵاهی لە شاری سەقز و ناوبراویان دەست بەسەر و بۆ زیندانی ناوەندی ئەو شارە گواستەوە.
ناوبراو ڕۆژی 22 گەلاوێژ بە دانانی بارمتەی 300 ملیۆن تمەنی بە شێوەی کاتی و هەتا کۆتایی هاتنی پرۆسەی دادگاییکردن ئازاد کرا. جێگای ئاماژەیە کە سزای 1 ساڵ زیندانی ئەو نووسەرە خاوەن پێداویستی تایبەتە لە ڕێکەوتی 12 ڕزبەری ئەم ساڵ و لەلایەن دادوەر مەسعود حاجی زادە دەرکراوە و سزای زەوتکردنی سیمکارت مۆبایلەکەی و قەدەغەکردنی کارەکەی واتە دەستفرۆشی لە شوێنی ئێستای واتە مەیدانی هەڵۆی شاری سەقز بەسەردا سەپێنراوە. گیان لە دەستانی برای گیانبەختکردوویەکی کۆمەڵا لە شیراز. بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی شەممە 15 مانگی ڕزبەر هاوڕێ خوسرە و تالشی برای ئیبراهیم تالشی گیانبەختکردووی کۆمەڵا بەهۆی نەخۆشی لە یەکێک لە ناوەندە دەرمانیەکانی شیراز گیانی لەدەستا. هاوڕێی گیانبەختکردوو ئیبراهیم تالشی لە کادرە دڵسۆز و فیداکارەکانی کۆمەڵا لە ساڵی 1359 هەتایی بوو کە لە شەڕێکی نابەرابەردا لەگەڵ کۆماری ئیسلامی لە شاری دیواندەرە بە سەختی بریندار و پاش 2 ڕۆژ گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. هاوڕێ خوسرە و بە ڕەچەڵک خەڵکی شاری دیواندەرە بووە و لە نێو خەڵکی ناوچەکەش جێگەی متمانە و باوەڕ و کەسایەتێکی خۆشناو بووە کە تا دوا هەناسەی وەفادار بە ئامانجەکانی کۆمەڵ بوو. ڕاگەاندنی حیزبی مارکسیست لەنینیستی تورکیا بۆ پشتیوانی لە ڕۆژاوە. ڕۆژی شەممە 15 مانگی ڕزبەر حیزبی مارکسیست لەنینیستی تورکیا لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی هێرشەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان داوای لە خەڵکی وڵاتەوە ئازادی خوازانی جیهان کرد بچن بەهانایانەوە. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە قەڵای دەوڵەتی داگیرکەر و فاشیستی تورکیا بەهۆی چالاکی گیانبازی 2 گریلای پەکەکە کەوتە لەرزە و ئەگەر فڕۆکەکانتان 24 سەعاتی ڕۆژ بردمان بکەن و شەیپورژەنەکانتان بەردەوام بانگەشەی بەسیجی خەڵک بۆ سەرکوتی بزوتنەوەی ئازادی خوازانەی گەلی کوردکەن ناتوانن ئەو بڵێسەیە لەناو بن. لە کۆتاییشدا داوا لە تەواوی گەلانی ئەرمەنی، ئاسووری، عەرەب و ئیزەدی کراوە بۆ پشتیوانی لە گەلانی ستەملێکراوی ڕۆژاوە بێدەنگ نەبن و لەگەڵ زەحمەتکێشان و کرێکارانی جیهان و ناوچەکە دەستکەوتەکانی ڕۆژاوە بپارێست. ژاراویبوونی چەندین قوتابی لە مەدرسەیەک لە تاران. ڕۆژی شەممە 15 مانگی ڕزبەر هێرشی شیمیایی کرایە سەر قوتابیانی مەدرسەیەک لە تاران و چەندین قوتابی باری تەندروستیان تێکچووە. بە پێی زانیاریەکان بە کرێگیراوانی کۆماری ئیسلامی هێرشی شیمیاییان کردوێتە سەر مەدرسەی کچانەی قۆدس لە تاران و چەندین قوتابی پاش تێکچوونی باری تەندروستیان ڕەوانەی نەخۆشخانە کراون. شانی باسە کە ساڵی ڕابردووش لە ڕەوتی شۆڕشی ژینە ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم لە پلانێکی قێزەوەندا هێرشی شیمیاییان کردە سەر کچانی قوتابی لە سەرانسەری ئێران و 3 قوتابی بەهۆی هەناسە تەنگی گیانیان لەدەستا. گواستنەوەی چالاکێکی سیاسی بۆ زیندانی ئەڤین. ڕۆژی شەممە 15 ڕزبەری 1402 مەجید تەوەکلی بەندکراوی سیاسی پێشوو چالاکی مەدەنی خەڵکی تاران بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 5 ساڵ حکمی زیندانەکەی ڕەوانەی بەندیخانەی ئەڤین کرا. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ لە ساڵانی ڕابردوودا مەجید تەوەکلی چەندین جار دەست بەسەر و سزای قورسی بەسەردا سەپێنراوە. دوایین جار لە ڕەوتی شۆڕشی ژینادا بوو کە هێزانمنیەکانی ڕژیم هێرشیان کردە سەر ماڵەکەی و پاش 88 ڕۆژ بەندکران بە دانانی وەسیقە ئازاد کرا. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە ئۆتریش بۆ پشتیوانی لە بەندکراوانی ئێکباتان. ڕۆژی شەممە 15 مانگی ڕزبەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی دانیشتووی وڵاتی ئۆتریش بە کۆبوونەوە لە بەردەم سەفارەتی کۆماری ئیسلامی لە شاری ویەن پشتیوانی خۆیان لە دەست بەسەرکراوانی شارۆچکەی ئێکباتانی تاران ڕاگەیاند. بەشداربووانی ئەو چالاکیە وێڕای ئیدانەکردنی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی دەست بەسەرکردنی نایاسایی و سازکردنی پەروەندە بۆ بەندکراوانی ناسراو بە پەروەندەی شارۆچکەی ئێکباتانیان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجیان. بۆ پیشاندانی خەڵکی ئوسترالیا
دژ بە چوونە سەرەوەی ڕێژەی مردنی بوومیان لە زیندان. ڕۆژی شەممە 15 مانگی ڕەسبەر هەزاران شارۆمەندی خەڵکی ئوسترالیا لەگەڵ نزیک بوونەوە بە گشتپرسی مێژووی مافی خەڵکی ڕەسەنی ئەو وڵاتە لە خۆپیشاندانێکدا ناڕزاتی خۆیان لە ئاستچوونە سەرەوەی ئاماری بوومیانی قوربانی لە زیندانەکانی ئەو وڵاتە نیشاندا. بەپێی ئامارە فەرمیەکان دانیشتوانی بوومی ئوسترالیا یەکێک لە کەمینە نەتەوەیەکانی جیهانن کە زۆرترین ڕێژەی بەندکران و قوربانیدانیان لە کاتی دەست بە سەرکراندا هەیە. ڕۆژی شەممە هەزاران شارۆمەندی خەڵکی ئوسترالیا لە شارەکانی پێرت، بریزبێن و ئادەلایت دژ بە ژێنۆسایدی سیستماتیکی بوومیان لەلایەن دەوڵەتەوە خۆپیشاندانیان کردو، خوازیاری بایەخدانی کۆمەڵگەی جیهانی بە دۆخی خراپی ژیانی خەڵکی ڕەسەنی ئەو وڵاتە بوو. و دوا هەواڵمان سەبارەتە بە دوایین زانیاریەکان لەسەر شەڕی حەماس و ئیسرائیل. بەیانی ڕۆژی شەممە 15 ڕەسبەری 1402 چەکدارانی گروپی حەماس هاوکار لەگەڵ هاویشتنی 2500 موشک بە ئاراستەی شارەکانی ئیسرائیل هێرشی زەمینیان دەست پێ کرد و 3 شارۆچکەی یەهودی نشینیان داگیر کرد. پاش ئەو هێرشە فڕۆکەکانی ئیسرائیل غەزایان بە چڕی بردومان کرد و دەیان کەس لە هەردوو لا کوژرا و بریندار بوون. بەپێی راپۆرتی میدیاکانی ئیسرائیل زیاتر لە 100 شارۆمەندی وڵاتە بە تەقەی چەکدارانی حەماس کوژراون و 1000 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها 57 سەرباز و کەسی مەدەنی لەلایەن ئەو گروپەوە بە بارمتە گیراون و هەوڵەکانی ئەرتەشی ئیسرائیل بۆ ڕزگارکردنیان بەردەوامە. لە بەرامبەردا تۆپخانە و فڕۆکەکانی ئەرتەشی ئیسرائیل بنکە و مەقەڕەکانی حەماسیان بە چڕی بردومان کرد کە بەپێی دوایین زانیاری زیاتر لە 200 کەس گیانیان لەدەستاوە و زیاتر لە 1610 کەسی دیکەش بریندار بوون. جێگەی ئاماژەیە کە هاوکار لەگەڵ هێرشەکانی حەماس فلستینیانی دانیشتووی کەرانەی باختەری ڕۆژانە سەر شەقام و لەگەڵ پۆلیسی ئیسرائیل تێکەڵچوو. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست گەشتیاوڵەکانی سەرلەدانیتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی لێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی.